ئەمڕۆ ئاماری ڕووداوەکانی ساڵی 2019 خەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز ئەو ڕووداوانەی لە سنووری گەرمیان ڕوویداوە سەرەتا لە ڕووداوی کوشتنەوە دەست پێکەین لە ساڵی 2019 12 حاڵەتی ڕووداوی کوشتنمان هەبووە ئەمیش ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2018 یەک ڕووداو کەمی کردوێتەوە حاڵەتەکانی خۆکوشتن سێ حاڵەتمان هەبووە لە 2018 هەر سێ حاڵەتمان هەبوو ڕووداوەکانی کوشتنی بە هەڵە هەشت ڕووداوی کوشتنی بە هەڵەمان هەبووە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2018 یەک حاڵەت کەمی کردوێتەوە تاوانەکانی شەڕکردنی جۆراوجۆر 417 تاوانی شەڕکردنی جۆراوجۆرمان هەبووە ئەمیش ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2018 20 حاڵەت کەمی کردوێتەوە دزی ئۆتۆمبیل هەشت حاڵەت ڕوویداوە لە ساڵی 2019 بەراوردی بکەین بە ساڵی 2018 6 حاڵەت کەمی کردوێتەوە تاوانەکانی دزی جۆراوجۆر 213 ڕووداوی دزی جۆراوجۆرمان هەبووە ئەمیش ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی 2018 96 ڕووداوی دزی کەمی کردوێتەوە حاڵەتەکانی ڕفاندن 14 حاڵەتمان هەبووە ئەمیش هەروەها سێ حاڵەت کەمی کردوێتەوە بەراوردی بکەین بە ساڵی 2018 تاوانەکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە هەر لە نامە هەڕەشە دەگرێتەوە و هەر لە خراپ بەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی دەکرێتەوە ئەم تاوانانە بەداخەوە 17 حاڵەت زیادی کردووە ساڵی 2018 149 حاڵەتمان هەبوو ساڵی 2019 166 حاڵەتمان هەبوو واتە 17 حاڵەت زیادی کردووە بەداخەوە تاوانەکانی ساختە و تەزویر 18 حاڵەتمان هەبووە ئەگە بەراوردی بکەین بە ساڵی 2018 حاڵەتێک کەمی کردوێتەوە تاوانەکانی پەدرەوشتی 25 ڕووداوی بەدرەوشتیمان هەبووە حاڵەتمان هەبووە ئەمیش 9 حاڵەت کەمی کردوێتەوە تاوانەکانی فرتوفێڵ 149 حاڵەتمان هەبووە ئەمیش بەراوردی بکەین بە ساڵی 2018 سێ حاڵەت زیادی کردووە تاوانەکانی هەڕەشە 330 حاڵەتی هەڕەشەمان هەبووە ئەمیش بەراوردی بکەین 56 حاڵەت کەمی کردوێتەوە بڵین هەڵگرتنی چەکی بێموڵەت 88 کەسمان دەستگیر کردووە لەسەر چەکی بێموڵەت و ئجراعاتی لەگەڵ کراوە ئەمیشەگە بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2018 30 حاڵەتی هەڵگرتنی چەکی بێموڵەت زیادی کردووە ئەمە طبعاً دیاردەکە هەر خۆی هەر هەبووە بەڵام ئجراعاتەکانی ئێمە زیادی کرۆ بۆیە 38 کەسمان دەستگیر کردووە گەر بەراوردی بکەین بە ساڵی 2018 30 حاڵەت زیادی کردووە کۆی گشتی ئەو تاوانانەی لە سنووری گەرمیان ڕوویداوە بەو کە احتیمادمان کرۆت سەر ئەو سکاڵانەی کە لە بنکەکانی پۆلیسی گەرمیان تۆمار کراون 1451 سکاڵای یاسایی لە بنکەکانی ئێمە تۆمار کراوە و هەندێک جارەیە ئەم سکاڵانە ئەم دۆسیانە سکاڵاکاری شخصیشی تێنەوە بەڵام مافی گشتی تێبووە دادگا جوڵاندێتەوە ئەمیشەگە بەراوردی بکەین بە ساڵی 2018 143 سکاڵا کەمی کردوێتەوە لەسەر ئەم ڕووداوانە و ئەم تاوانانە هەمووی لە ساڵی 2018 2234 کەس دەستگیر کراون و ڕاگیراون لە گردن و گواستنەوەی گەرمیان لەسەر ئەو تاوانانەی پێشووتوو لەم ڕێژەیە 213 کەس بڕیاری کۆتایی لەسەر دۆسەکانیان دەرچووە و سزا دراون ئەوانەی تر هەندێکیان بە کەفالە ئازاد بوونەوە هەندێکیان ئازاد کراون ئەو 213 کەسی وا سزا دراون 190 کەسیان تەمەنی کامل بۆ سەروی 18 ساڵ بووە دوو کەسیان ئافرەت بوونە 21 نەفەریان ناوجوان بوونە واتە 21 تومەتبار کەس زادراوە لە سنووری گەرمیان لە نەوجوانان بۆ ئەو کەسانی کە 18 ساڵیان تێپەڕ نەکردووە